بێگومان ڕخنەی ئەدەبی بەشێکی گرنگە لە بەرەوپێشبردننی پرۆسەی بواری ئەدەبی وە بێگومان ساڵانێکی زۆری شەکار لەسەر ئەم بابەتە نەکراوە لە ئێستادا ئەمڕۆ کە 15 شوباتە لە شاری سلێمانی بە ئامادەبوونی ژمارێکی زۆر لە ئەدیبان و نووسەران و ڕخنەگران دیداری ڕخنەی ئەدەبی بەڕێوە چوو کە دامەزراوەی کەریمی عەلەکە سپۆنسەری کردبوو و لە کۆتاییشدا ئەم بەرهەمە بە ناوی ڕخنەی ئەدەبی یاخود ئەم کتێبە بە ناوی ڕخنەی ئەدەبی خوێندنەوە لە پێناو تێڕوانینی نوێدا کە کۆی توێژینەوەکانی ناو ئەو دیدارەیە بڵاو کراوەتەوە و دابشکراوە بەسەر ئامادەبووانە قسە و باسی زیاتر لە سەر دیدارەکەەوە ناوەڕۆکی ئەم بابەتە گرنگاکەم بە ئامادەبوونی زۆر بەڕێز شاخەوان سەدێق خاوەنی بیرۆکە و سەرپەرشتیاری گشتی دیدارەکە کاک شاخەوان بەخێر بێن سەرچاو ئەم بیرۆکەیە و چۆن بۆ هات لە کوێوە سەرچاوی گرت کە دیدارێکی تایبەت و کۆکردنەوەی ژمارێکی زۆر لە ڕخنەگران لەسەر بابەتێکی گرنگ کە ڕخنەیە قسە بکەن. لە ڕاستیە ئێمە لە ساڵانی ڕابردووە زۆر دەرفەت هەبووە قسە بکەین لەسەر شعر و چیرۆک و ڕۆمان، بەڵام ئەوەی کە کەمترین قسەمان لەسەر کردووە یا کەمترین ئاوڕمان لێیاوەتەوە مەسلەی ڕخنە بووە. لە کاتێکە مەسلەی ڕخنە بەشێکی زۆر گرنگە لە هەم لە ناو دنیای ئەدەبیاتە هەم لە ناو دنیای ڕۆشنبیری و معریفەیە. لەبەر ئەوە من بیرم لەوە کردەوە کە ئەم بابەتە بوروژێنین، چونکە ئێمە بە درێژایی مێژووی ئەدەبیاتی ئێمە بۆ پێی کە ئەدەبیاتی ئێمە بە شەعر دەستی پێ کردووە و بەهۆی ئەوەی کە بواری ڕخنە لای ئێمە هەمیشە فەراغ و بۆشایی هەبووە، بۆیە شاعیرەکانی ئێمە یا منەوەرەکانی ئێمە لە سەدەی 20 و لە پێش سەدەی 20شا هەستاون بۆ ئەرکەی کە بۆشایی ڕخنەییان پڕ کردوێتەوە. واتە شاعیرەکانی ئێمە هەم خۆیان شاعیر بوون و هەم ڕخنەگری سیاسی و کۆمەڵایەتی و ئاینی و ئەوانەش بوون. لەبەر ئەوە من بیرم کردەوە ئێمە جارێکی تر ئەم بابەتە بوروژێنینەوە و بیێنینەوە بەرباس و قسە و گفتوگوی لێ بکەینەوە. ئەوە بوو ئێمە پەیوەندیمان بە چەند توێژەرێکەوە کرد و باسی بیرۆکەکەمان بۆ کردن و ئەوان ئامادە بوون، بەشێک لەوانە ئامادە بوون لەگەڵمانە ئەم کارە بەرینە پێشەوە. ئێمە وامان کرد کە لەسەر دوو ئاست ئەم دیدارە بچێتە پێشەوە و گرنگی هەبێ. یەکەمیان ئەوەی کە کۆکردنەوەی ئەدیبان و نووسەران لە بۆنەیەکی ئەدەبیە و باسکردنی بابەتی ڕخنە لە پانێڵەکە کە دواتر جگەلەوەی کە توێژەرەکان بابەتەکانی خۆیان پێشکەش کرد و بۆ ئامادەبوانیان ڕوون کردەوە. گفتوگۆش لە نێوان ئامادەبوان و توێژەرەکانە دروست بوو لەسەر بابەتی ڕخنە. بە دیوێکی تریەوەیە کە ئێمە کتێبەکەمان چاپ کردو، توێژینەوەکانمان چاپ کردووە کە هەمووی توێژینەوەی گرنگ و نوێن دەربارەی ڕخنە و ڕخنەی ئەدەبی وەکرا بە کتێب و لەوێ کتێبەکە بێ بەرامبەر بەشکراکەوە دڵنیامە بێ بە سەرچاوەیەکی زۆر باش لە ناو کتێبخانەی کوردیا دەربارەی ڕخنە و میتۆدەکانی ڕخنە کار کەسێ بێ لەو بوارەیە کارکات توانێت سود لەو کتێبە وەرگێت. زۆر باشە. دیدارەکە بە ناوی شێخ نووری بۆچی بۆ لەژێر ئەو ناوەیە بوو؟ تۆ زانی کە شێخ نووری شێخ ساڵح یەکێکە لە ئەدیبە گەورەکانی ئێمە، یەکێکە لە نوێخوازەکانی ناو دنیای ئەدەبی ئێمە. شێخ نووری بۆ من لەسەر دوو ئاست زۆر گرنگە. یەکەمیان ڕۆڵی شێخ نووری لە نوێکردنەوەی شعری کوردیا بە بۆچوونی من ئەگەر ئەم قسەیە خراپ نەکەوێتەوە لە شێخ نووری لە پێش عەبدوڵڵا گۆرانەوە. ئێمە کاتێ باس لە شعری نوێی کوردیەکەین یەکسەر ئەڵێن عەبدوڵڵا گۆران، بەڵام شێخ نووری زۆر پێش عەبدوڵڵا گۆران نوێخوازی لە شعری ئێمەیا کردووە. تەنانەت عەبدوڵڵا گۆران خۆی لە نووسینێک باز لەوەکە کە لە فترەی لە قۆناغە سەرەتایەکانی نوێبوونەوەی شعری کوردی و گۆڕانکاری لە شعری کوردیە شێخ نووری بۆ خۆی سەرۆکی ئەو گۆڕانکاریە بووە و دواتر ڕەفیق حیلمی بە زەعیمی شعری کوردی و کامەران موکری بە زەمەنی نووسینی شێخ نووری بە زەمەنی ڕاگواستنی شعری کوردی لە کلاسیکەوە بۆ نێخوازی لە قەڵەمەیە. لەبەر ئەوە ئێمە تا ڕادەیەکی زۆر ناحەقیمان لە شێخ نووری کردووە لە مەسەلەی نوێخوازیە. ئەگەرچی ئەم قسانەی من ئەوە ناگەێنێ کە ڕۆڵی عەبدوڵڵا گۆران کەم کەینەوە یا کەم بینرخێنین، نا بە پێچوانەوە مامۆستا گۆران ڕۆڵێکی ئێجگار گەورەی هەبووە، دەورێکی زۆر گرنگی هەبووە. لەبەر وەخۆی مامۆستا گۆراندان بۆ یانێکە شێخ نووری پێشڕەوی ئەو کاریەیە و جگەل لەمە شێخ نووری بۆچوونی من بەهۆی ئەو
25 وتاری 25 وتار لە ساڵی 1926 بۆ 1927 بڵاوە کاتەوە لە ڕۆژنامەی ژیان دەربارەی ڕەخنەی ئەدەبی و بە ناوی ئەدەبیاتی کوردیەوە کە زنجیرەکان بە دوای یەکا بڵاوە بێتەوە ئەمە ئەم وتارانی شێخ نووری لەو قۆناغەیە ئەکرێ بە بناغەدانەری ڕەخنەی ئەدەبی کوردی لە قەڵەمی بین لەبەر هەموو ئەم گرنگیانە من بیرم لەوە کردەوە کە هیچ کەس لە شێخ نووری شیاوتر نییە کە دیدارێکی ڕەخنەی بەناوە بکرێ و خۆشبەختانە بۆ چوونەکەی من خراپ نەبوو هەموو ئەوانەی ئەمڕۆ لە دیدار و لە پانێڵەکانە ئامادە بوون تەکیدیان لەسەر ئەوە کردەوە کە بە دڵنیاییەوە اختیارێکی زۆر زۆر باشەکە دیدارەکە بە ناوی شێخ نووری شێخ ساڵحەوە کرا. باش ئەوانەی کە لە دیدارە و پانێڵەکە یاخود پانێڵی تایبەتیان هەبوو چێبوون کەسانی ڕەخنەگر پسپۆر بوون لە بوارە بەڵێ لە ڕاستیە تۆ زانی کە مەسلەی ڕەخنە بوارێکی تایبەتە و هەموو کەس ناتوانێت قسەی تیابکاوە ئیشی تیابکات چونکەەوە پەیوەندی بە معریفە و بە ڕۆشنبیرێکی گەورە قوڵەوە هەیە بێت تۆ شارەزای زمان بی شارەزای میتۆدەکانی ڕەخنە و قوتابخانەی ڕەخنەیەکامی لەبەرەوە ئەوانەی کە لەم بوارەیە کارەکەن کە من ینی لە هەرێمی کوردستان خەڵکانێکی زۆر نین بۆیە من پەیوەندیشم لەگەڵ هەمویان باشە من وام کرد کە پەیوەندیان پێوە بکەم و گفتوگویان لەگەڵ کەم دەربارەی بابەتەکە و هەموو ئەوانە خەڵکانی پسپۆڕن خەڵکانی شارەزان خەڵکانێکن کە ساڵانێکی زۆرە لەم بابەتەیە کارەکەن و ناسراون و چەندین کتێب و توێژینەوە و تاریان پێشتر بڵاو کردوێتەوە و بابەتەکانیشیان هەر کەسێکی خوێنێتەوە دەربارەی چی بووە هەر یەکێکیان لەسەر جۆرێک لە گۆشەنیگای خۆی بۆ مەسلەی ڕەخنە بابەتەکەی تەڕح کردووە نووسیوە و بڵاوی کردەوە پێشکەش بە ئامادەبوانی کرد بابەتەکانیان هەریەکێکیان لەو گۆشەیەوە کە ڕەخنە خۆی چییە چۆن دەقێکی ئەدەبی بە پێی میدۆدا ڕەخنەیەکانە خوێنرێتەوە قۆناغەکانی گەشەی ڕەخنەی کوردی لەکوان کێشەکانی لەکوان ئیتر هەریەکێکیان لەسەر بابەتێک لەو بابەتانە بابەتەکەی خۆیان نووسیەوە بە هەمویان ئەکرێ بڵێم ئەتوانن خوێنەر تێرکەن لەوەی کە هەم زانیاری بەنێ لەسەر ڕەخنە و قوتابخانە ڕەخنەیەکان هەم پێشی بڵن کە کێشەکانی ڕەخنەی ئێمە لەکوایە لە ڕاستی باش ئەگەر یەکسەر لە کێشەکانی ڕەخنەوە دەست پێ بکەین دیارترین ئەو کێشانەی کە هەیە چین و بۆچی کەمترین بابەت دەربارەی ڕەخنە ئەنووسرێت لە ڕاستیە هەموو ئەم بابەتە پەیوەندی بەوەیە کە ئێمە تێگەیشتنمان بۆ وشەی ڕەخنە ئەسڵان لە سەرەتایە هەڵەیە و تێگەیشتەکەمان لاوازە لای ئێمە تا ئێستا پێمان وایە ڕەخنە ئەوەیە کە هەرکەس ڕەخنە لە کەسێ بگرێ مەبەستیەوەی و کەسە بشکێنەیە بابەتەکەی بێنەرخکە یا بێ بەهایکە لە کاتێکە ئەمە تەواو 100% پێچەوانەی چەمکی ڕەخنە و بابەتی ڕەخنەیە ئەو شاکارە گەورانەی کە لە دنیا لە کتێبخانەکانی دنیا و لە ئەدەبیاتی دنیا زۆر زۆر بەناوبانگن ئەوانن کە ڕەخنەگرەکان قسەیان لەسەر کردوون و ڕەخنە توانێت دیوە ڕۆشن تاریکەکانی هەموو دقێکمان بۆ ڕۆشن کاتەوە هەموو ئەو کۆد و سمبول و بابەتە شاراوانی لە ناو دقەکانە هەیە بۆمان ڕۆشن کاتەوە و ئەتوانێت دقەکان نەمرکە لە ڕاستیە ئەگەرچی من پێم وایە تەسەوراتی من ئەوەیە کە مەرجنیە هەموو دقێکی ئەدەبی ڕەخنەگر قسەی لەسەر بکە ئەگەر ڕەخنەگرێ قسەی لەسەر نەکرێ و دقێکی زیندوو یا دقێکی گرنگ نەبێ نا بە پێچەوانەوە دقی ئەدەبی زۆر زۆر گەورەمانەیە لە دنیا هیچ ڕەخنەگرێکی قسەی لەسەر نەکردو و شاکاریشە بەڵام وەکوتم ڕەخنە ئەتوانێت دیوێکی کەی ئەو دقەمان بیشان بە ئەتوانێ بابەتێکی باشترمان لەسەر ئەو دقە بۆ بێنێتە پێشەوە پیشانمان بە هەموو ئەمانە واکە ڕەخنە زۆر زۆر گرنگ بێ بەڵام بۆچی لای ئێمە لاوازە لەبەر ئەوەی کە تا ئێستا پەیوەندە ڕەخنەیەکانی ئێمە لەسەر ئاستی شخصیە یعنی ئەمە لە 100 ساڵی ڕابردووە ئێمە نەمانتوانیەوە ئەمە تێپەڕێنین مەسەلەن مامۆستا ئیبراهیم ئەحمەد لە ساڵانی سیەکانە لە گەلاوێژ بابەتێک بڵاوە کاتەوە ئەڵێ ڕێک ئەم قسانی منەکاتەوە کە ڕەخنەی ئێمە لە ناو مجامەلە و پیاهەڵدان و برادرایەتیا ماوەتەوە و نەمانتوانێت تێپەڕێنین تەنان لە نووسینەکەی ئاڵێ ئیتر کاتیەوە هاتووە کە ئێمە بە زەرد نەڵێن ئاڵتونی و بە مرواری نەڵێن سەدەف ئیتر زانست بڕیا لەسەر ئەوە بە چی چیە و چی نییە ینی بەداخەوە ئێمە لە ماوەی ئەو مێژوە دوور و درێژەی کە مامۆستا ئیبراهیم ئەحمەد ئەو وتاری تیانووسێ ئێمە تا ئێستاش مەسلەی نووسینەکانمان دەربارەی یەکتری لە مجامەلە و لە پیاهەڵدان و لە برادرایەتی تێپەڕی نەکردووە و بەداخیشەوە ئەدیبەکانی ئێمەش تا ئێستا نەگەشتونەتەوە ئاستەی کە ئەگەر ڕەخنەگرێک
بابەتێکی ڕخنەی دەرباری بابەتەکانیان بنووسێ هەزمیکەن لی تێ بگەن یعنی تێگەیشتنیان بۆ هەبێ بەڵکو زۆرێک لە ڕخنەگر ئەوانەی کە لە بواری ڕخنایشەکەن لە کۆمەلگای ئێمەیە کە سەبێزراوەکانن لە ناو دنیای ئەدەبیاتان چونکە ئەگەر بێت و بابەتێک لەسەر دقێکی تۆ بنووسێ بە جۆرە لە جۆرەکان شکنەوە بۆ دقێکی تۆ بکە یەکسەر تۆ لێ عاجزە بیت و بیت پەیوەندیەکە لەگەڵ ئەو کەسیان نامێنێ و یا تۆش بە بابەتێکی زبر و ڕق جوابیتەوە کە ئەمە تێنەگەیشتنە لە بواری ڕخنە و لە دنیای ڕخنە و لە گرنگی ڕخنەکە بەداخەوە من بە هیوام لە دوای ئەم دیدارەوە بتوانین تێڕوانینێکیکەمان بۆ ڕخنە هەبێت و بە دیدێکیکەوە سەیری بابەت دەستەکانت خۆش بێ سوپاس بۆ ئامادەبوونێت گرنگترین شتی دیدارەکە ئەوەیە کە هەموو توێژینەوەکان و ئەو پانێڵانەی کە لە ناو دیدارەکە بوونیان هەبوو لە ناو ئەم کتێبەدا جێگەی کراوەتەوە بڵاو کراوەتەوە سپاس دەکەم شاخەوان سەدیق خاوەنی بیرۆکەی سەرپەرشتیاری دیدارەکە فەرموو ڕێگام بدە لە ڕێگەیەوە زۆر سوپاسی دامەزراوەی کەریمی عەلەکە و زۆر بەڕێز دکتۆر تاها ڕەسوڵ بکەم کە سپۆنسەری کارەکە و پشتیوانی کارەکان کردواگەر ئەوان نەبوونە لە ڕاستیە نە ئەم کارە و نەکارەکانی پێشتریشم بۆ ناکرا بۆیە جۆ دوو ماندووبوونی ئەوانە من زۆر سوپاسیان دەکەم و دوای تەمەندرێژی و نمونیانە زۆر بێت.